ئەمڕۆ لە 26/6 وەک باسم کرد کۆتاییمان بە ئەرکەکانمان لە پەرلەمانی کوردستان هینا لە خولی پێنجەم. ئەمڕۆ بە یادداشتێکمان بۆ سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان داوایمان کرد کە دوو خاڵ جێبەجێ بکرێت سەبارەت بە فراکسیۆنی پارتیمان. دوو خاڵەکەش بریتی لەم خاڵانەی خوارەوە. یەک بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان داش عێراق و یاسا پەیوەندیدارەکان هەڵبستن بە گرتنەبەری ڕێکاری یاسایی بۆ تەواوبوونی ماوەی ئەندامێتی ئەندامانی فراکسیۆنی پارتیمان و نوێنەرمان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ناوەکان لە لیستی هاوپێزدا هاتووە و لە 45 ئەندامی پەرلەمان پێک دێت. دوو لە 1/6/2023 موچەی پەرلەمانتاریمان ڕەت دەکەینەوە. داواتان لێ دەکەین موچەی مانجی 6/2023 بۆ ئەندامانی فراکسیۆنی پارتیمان و نوێنەرمان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەبەسترێت و بە هیچ شێوەیەک وەری ناگرێت.